ناو محەممەد نەریمان ئیسماعیلە دانیشتووی شاری کەرکووکم. ئێمە خولیای سینەماین، خولای ینی هاوی ئەم ئالاتانین لە هەشتاکانەوە هاوی سینەمام، ینی ئەم شتانەمان هەڵگردووە لەو ساڵانەوە ئێمە پارێزیمان لێ کردووە و نەمانێشتا ئەم کەنتورە بفۆتێ لە ناو کۆمەلگایە. بەڕاستی ئێمە ئێستا ینی هیلاکین، ئەم کەرەسانە نەماون، بە تایبەتی سینەمای 35 ملیم 35 ملیم 16 ملیم 8 ملیم ئەم کەرەسانە زۆر بە زەحمەت دەسەکەوێ. تەنانەت بۆ فلیمێک ناچارە بین لە ئیبەی لە ئەمەزۆن ئەو فلیمانە بکڕین بە سەرێکی زۆر بەرز و هەتا ئەگاتە دەستمان. ئێمە چەند هاوێک ماوین لە کەرکووک، تقریبەن 14 هاویە، دکتۆرمانتیایە، خەڵکی سادەمانتیایە، خەڵکی کاسبکارمانتیایە، خولیای ئەم سینەماین. سینەما بەڕاستی ینی ئێمە لە ناو دڵمانایە، ناتوانین وازی لێبێنین. چەند جارێک من کەوتمە بە کێشەوە لە بۆنەی سینەما و فلیمی سینەماوە، یان لە ساڵی 1970 بۆ لای برادێکمان ڕچوین لەسەر فلیم، من کەوتمە بۆسەوە، ینی گیرام لایەن ئەمن استخباراتەوە حکم کران بە ساڵ نوێ کە بۆ فیرار بوومەوە کاتی لە نەمەتوانی مەسەلەن خدمەی عسکەری تەواو بکەم. ساڵ نوێ حکم خوارد بە بۆنەی فلیمێکی سینەماوە.